کچی خۆم کچە نازدارەکەم لەخوا بە زیابێ کەوتیتەوە قسە ئادەی بەس بڵێ بابە ساقە بووم باوکە گیان زۆرم الله خوایە گیان شکرم بە بەشێ خوایە زۆر سوپاس کچی من پێم بڵێ تۆ ئەتەوێ شوو بکەی بەکێ بەخوا من زۆر غەدرم لەو خوشکانەی تۆ کرد خوایە لێم ببووری خوایە دەی کچی من دەی بە ساقە دەی قسە بکە وڵی باوکە حەزەکەم شوو بکەم بۆ کەسێک کە منی چاکردەوانێ چێ مەقسەدە بلەیە شووەکەی بە بلە وەڵڵاهی کچم منیش ڕازیم منیش پێم خۆشە ئیتر لەمە و دووە ئەو عورف و عادەتەی باو باپیرانمان واز لێنم بە دڵی خۆت چێ و بەدڵە شووی پێ بکە زۆر سپاس باوکە گیان ئێدە بۆ بانگی ناکەی ئێستا بابێت ئیدە باش سمایل هەرمە لەکوێ ئەم کابرایە بەڵێ لێگەڕێ بلە بێ بۆ ئێرە مەی بە بۆ حەمام بێنە باش ئاغا جان سەڵام ئاغا جان خێر بوومانە کردم کچەکەی منەوێ شوو بکا بە تۆ ئەڵێی چی جا نۆرەی ئەمە کچەکەم چابەوە نۆرەی ئەمە نوتقی لێ بڕە بلە گیان بلا جان ڕحمە بوو برا ئاغا جان شتێکە وەزتم لەگەڵ ڕێز و حرمەتمە ئەو پرسیارەشەکەمتم ئەگەر حەزەکەم لە دەمی خۆیەوە هات دەمی کچان تۆزە خۆشترە با خۆی بیرێ ئەجا قچێکە الحکم لله ئێستا پرسیاری لێەکەی کچی خۆم ئەتەوێ شوو بکەی بە بلە وای لەو خۆش لێ بۆ نەکەم ئەزانین چی ئاغا ژیانجە وەڵای لەوە خۆشتر ئەزانین چی ئایلێکی فاشیلی وەکو ئێمە خۆ ئاگەری نەمانەژێتە کتێبی جنسێ و خانەوادەیەک و دەوڵەمەندێکی وەکو ئێوە جا وەڵای لەوە خۆشە وەڵای مەمنونیشم بڕۆ هەسە بچۆ خۆ بشۆدەی گەرماوێکی باش بکە و ئیسراحەت کە بڕۆ وتمەگەر بکرێەوە سمایلە دوورخیتۆ لە حەما بە قورعان خۆ پیانە جاماوکە بەخۆیان تۆ بڕۆ خەمە نەبێ بڕۆ یاخوا بە خێر بێت خێر و بەرەکەتان هێناوە قوربانت بم دەست سێماچەکەم طبعا ئاغا ئێمە زۆر داوای لێبوردنەکەین ئەو سوء تەفاهمە دروست بوو بەکرد خەجاڵەت بێت عوسمان جان درۆ ئیتر ئاوە مشکلی بەدواوەیە گوێی مێرێ عوسمان جان من ئێوەم بەخشیوە من زۆر مەمنون و سوپاسی ئەو کوڕە دەکەم کە ئەو کچەمی چاکردەوە بلە؟ بەڵێ یعنی چی چاکی کردەوە بۆ نەخۆش بوو؟ عوسمان جان ئەم کچەی من سێدانە مانگە نوتقی نییە قسە ناکە نەمەزانی چی لە دڵیایەتی وەڵڵاهی کاکە بلە وای لێ کرد هەر بە نازام چۆن وای لێ کرد کەوتە قسە باوکە بلە بۆ بە حەکیم چێ باوکە واسەرمی وەڵای بەس دای تۆ قیمەتم نییە یعنی بڵێ کوڕم ئەوی چاکردەوە ئەرە وەڵڵاهی دەی بە حیسێتم بە چای خۆم ببینم بڕوان ناکەم باوکە بۆ ڕۆناگەی حەزەکەی سەر لە خۆی پرسە ئەدی قسێ بکە ئەرە وەڵا عشقی بلە وای لێ کردم یەکسەر قسە بکەمەوە ئەرە وەڵا بلە وەشانی عوسمان جان با پێ بڵێ مژدەیەکی خۆشێ بەمێ بەم بۆنەیەوە ژنێکم دۆزیوەتەوە دەی بە ناموسم بۆ منە تۆی چی عوسمان ئەی کورە بابە ئەوە بۆ بلێ ئەو گوڵەی خۆمی پێشکەشەکەم هەیلە بلە ئەی چۆن کچەکەمی چاکردوتەوە کوڕە بابە لە خۆتۆ چۆن کچێت نابێ من ڕازی بم وەڵام من ڕازی نیم یعنی چی تۆ ڕازی نیست بە حەقی لا إله إلا الله ئەو بەکرە نییە ئەی کوژم خوا عوسمان ڕازی بە با تووشی بەڵای باشە الحكم لله ئەوە ڕازی بووم قیرروسیە باوکە ئەی نەمون عیلێ عوسمانەشێتە کتێبی جنسەوە تێک ئەوە لە پێش باوک مژنمێنە ئەی تۆ نەوە بێ سۆدایمە قەمارە پێر لۆریەکەوی دەوایت